شەوی 463 چیرۆکی فریشتەی مردن. شەهرەزاد و تێجێڕنەوە ئەی پاشای بەختیار خاوەنی بڕیار. پاشایەکە بوو ویستی خۆی بنوێنێت و هاوڵاتیان قۆزی و شۆخی و سوارچاکی و کەسێتی ببینن. بۆیە فەرمانی بە وەزیران و پیاوانی دەرباردا کە خۆیان ئامادە بکەن دەرەچین. ئەسپی تایبەتیان بۆ هێنا و بەرگی پاشایەتیان بۆ هەڵبژات. ئەمجا تاجی زێڕینی لەسەرنا خۆی و دەست و دایرەکەی کەوتنە دوای. پاشاش کەوتە ڕمبازێن و خۆنواندن لە نێو کۆمەڵەکەی خۆیدا. دەستی برد بۆ لوتی و بە فیزێکەوە لە دڵی خۆی داوتی تۆ بڵێ لە دنیادا کەسێکی دی هەبێ وەکو من. دەستی کرد بە نازوفیز و خۆبادان. کابرایەکی شڕۆڵەی هەژار چوە بەردەمی و سڵاوی لێ کرد. پاشا وەڵامی نەدایەوە. بۆیە کابرای شڕۆڵە لەغاوی ئەسپەکەی گرت. پاشاوتی ئەو لەغاوە بەر بدە، تەوە نازانیت لەغاوی ئەسپی چێت گرتووە؟ کابراوتی شتێکم لای تۆیە بیدەوە پێم. پاشاوتی پەلەم لێمەکە بادا بەزم، ئەم جا شتەکەت داوە بکەرەوە. کابرای شڕۆڵەوتی شتەکەی من نهێنیە، ئەبێت بچرپێنم بە گوێتدا. خەلیفەش سەری شۆڕ کردەوە تاکو و گوێبیستی بێ. پیاوە شڕۆڵەکەوتی من مەلیک المەوتم، فریشتەی جانکێشانم، هاتووم جانت بکێشم. پاشاش کە جانی کەوتە لەرزینوتی هێندەم مۆڵت بدە تاکو ئەگەمەوە ماڵەوە و خوا حافیزی لە ماڵ و مناڵمەکەم. ئیزرائیل ژوتی شتی وانابێ، تۆ تەمەنت کۆتا بوو، کەس نابینی. هەر لەوێدا جانی کێشا و پاشا مرد. ئەمجا ئیزرائیل پاشای مردووی جێهێشت، ڕۆیشتە لای پیا و چاکێک کە خوا لێی ڕازی بوو، سڵاوی لێ کردوتی شتێکم لای تۆیە، هاتووم بمدەیتەوە. کابرای پیا و چاک گوتی بچرپێنە بە گوێمدا. ئەیژوتی ئیزرائیلی جانکێشانم. پیا و چاک گوتی یەخوا بەخێربەی، لە مێژە چاوەڕێ دەکەم. ئەمجا ئیزرائیل پێی فەرموو چ کارێکت هەیە، ئەتەوێت پێش مردنت جێبەجێ بکەی؟ پیا و چاک گوتی هیچ کارێکم نییە کە لە گەیشتن بە پەروەردگار گرنگتر بێ. ئیزرائیل فەرمووی چۆنت پێخۆشە با بەو جۆرە جانت بکێشم، چونکە فەرمان بەم جۆرە پێدراوە کە خۆت هەڵی بژێری. پیا و چاک فەرمووی کەوا بوو با دەستنوێش هەڵبگرم، دواتر نوێژدا ببەستم، لە کاتی کڕنوشدا جانم بکێشە. ئیزرائیل چاوەڕێ کرد پاک و بەدڵی پیا و چاک جانی کێشا و مرد. هەروها جێڕنەوە پاشایەکە بوو سامانێکی فرەی کۆ کردبەوە، هەر شتێکی بە نرخ و ئەنتیکە هەبوو پەیدای کردبوو. شتومەکەکانی هێندە زۆر بوون، بە ناچاری کۆشکێکی بڵند و پان و پۆڕی بۆ دروست کرد. خزمەتکار و پاسەوانی بۆ هەردوو دەواازەکەی کۆشکی دانا کە نیزەک و چێشخانەی تیابوو. ئیدی هەر کاتێک پێی خۆش بواە خێزان و خزمانی لەو کۆشکەدا کۆ کردەوە و سفرە ئاڕازایەوە، خۆشترین و نایابترین خواردن دانرا. جارێکیان کە هەمووان لەسەر سفرەی پاشا وەکو جاران دانیشت بوون، نایابترین و خۆشترین جۆری میوەکان دانرا بوو. دواتر پاشاشانی لەسەر پشتیەک دادا، لە دڵی خۆی داوتی ئەی نەفس، لە نیعمەتەکانی دنیا هەمویانم بۆ دەستەبەر کردویت، ئێستاش بە ئارەزی خۆت چێژیان لێوەربگرە، تەمەنی زۆریش بەسەر بەرە. هێشتا ئەم بیرۆکەی لە دڵی خۆیدا تەواو نەکردبوو کە پیاوێکی شڕۆڵە ئەڵقەی دەواازەی کۆشکەکەی پێکدا کێشا. هێندە دەنگی دایەوە کە وەکو بوومە لەرزەوا بوو بەلای پاشا و میوانەکانیەوە. دەرگاوان بەرەو دەواازە چوو تاکو لێی بکاتەوە. شیڕاندی بەسەر کابرای دەرگات تەقێنەوە داوتی ئارام بە، با پاشا لە نان خواردن ببێتەوە، دواتر چی پێ باش بوو پێت ئەبەخشین. ئەیژوتی بڕۆن پێ بڵێن ئیشم پێێتی بابێتە دەرەوە. دەرگاوان و تیلاچۆ دەیلاکەوە تۆ چیت تاکو ئیشت بە پاشا بێ؟ ئەمجا کابرای شڕۆڵ تون بوو بەهێزتر لە دەرگایدا، بۆیە پیاوانی پاشا بە چەکەوە بۆ چوون. کە کابرا ئەمانەی بینی قیژاندی بەسەریاندا لە شوێنی خۆتان بوەستن، من ئیزرائیلی جانکێشم. ئیدی ئەوان ترسان و ژیریان لە دەستدا وشک بوون. ئەمجا پاشا کە بەمەیزانی وتی پێی بڵێن چی ئەوێت لە دنیادا لە بری جانی من بیبە. ئیزرائیل فەرمووی هیچی ترم ناوێت و نێردراوم بۆ جانکێشانی تۆ. پاشاش کە چاری نەما بەخۆی وت لعنەتی خوا لە سامان و نیعمەتەکانی ژیان کە ئاوا خواپەرستی لە بیر بردمەوە. پێم وابوو تا سەر سامان و دارایی ئەمێنێتەوە، کەچی بوو بەهۆی حەسرەت و داخ. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو، بێدەنگ بوو. شەوی 464 شەهرەزاد وتی خوا سامانی پاشای هێنایە قسە
لەو کاتەی ئێوە لە خۆڵ دروست بوون ئێمەش لە خۆڵ دروست کراوین خوا کە ئێمە بە مرۆڤە بەخشێ بۆ ئەوەی یارمەتی خەڵکی ژار و لێقەوماوی پێ بدەن پرد و ڕێگاوبان و مزگەوت و بربەستی پێ دروست بکەن بەڵام تۆ ئێمەت کۆ کردەوە و لە گەنجینەت خستین و دەرگات لەسەردا خستین لە ڕێ حەز و خۆشی خۆتدا بەکارت بردین سوپاس گوزاری خوا نەبوویت بگرە لە گوناه و کفرکردندا بەکارت بردین ئێستاش بۆ کەسانی دوژمنی خۆت و خراپەکارانمان بەجێ ئەهێڵیت و ئەمری ئێستاش بە تاسەوەیت بۆمان و خەفەتی جێهێشتنی ئێمەتە ئاخر ئێمە تاوانمان چی بوو جنێومان پێدەی ئەمجا ئیزرائیل جانی پاشای کێشا و کەوتە سەر جێگەکەی خۆی دیسانە جەڕنەوەیەکێک لە پاشا بەهێزەکانی بەنی ئیسرائیل لەسەر شوێنی حکومڕانی دانیشت بوو پیاوێکی ناشرینی زەبەلاحی بینی لە دەرگاوە هاتە ژوور پاشاش ڕاچڵەکی قێزی لێ هاتەوە بۆیە لێی پرسی تۆ چێک هەبرە چێڕێی پێدایت بێتە ژوورەوە ئەیژوتی خاوەن خانوەکە ڕێ پێدام کەسیش ناتوانێ بێتە ڕێگام و نەهێڵێت چوونە لای پاشایانم بەڕێ پێدان نییە و لە زوڵم و زۆری سوڵتانەکانیش ناترسم کەسیش دەرناچێت لە دەسم من خۆشی بەرم کۆمەڵ تێک دەرم کە پاشامەی بیست گیانی کەوتە لەرزین بورایەوە و کەوتە سەرزەمین کە بە ئاگە هاتەوتی کەوا بوو تۆ ئیزرائیلیت فریشتەکە ژوتی بەڵێ ئەمجا پاشا دەستی کردە پاڕانەوە کە یەک ڕۆژ مۆڵەتی بداتێ تاک و تۆبە بکە خێر و چاکە بکە داوای بەخشین لە پەروەردگار بکە ئیزرائیل فەرمووی چۆن مۆڵەتت بدەم تۆ ڕۆژانی ژیانت کۆتا بووە ئەمجا پاڕایە بۆ 1 سعات ئەیش فەرمووی تۆ سەعاتەکانی ژیانت بەفیڕۆ داوە سەعاتێکیش لە حسابی تەمەنتایە ئەمجا پاشا پرسی ئەی چی ئەبەمە گۆڕە و لەگەڵ خۆم ئەیش فەرمووی تەنیا کردەوەکانت ئەمجا پاشا پرسی کردەوەی چاکم نییە ئیزرائیل فەرمووی گەروا بوو گومانی تیانە ئەچیتە دۆزەخەوە ئەمجا گیانی کێشا پاشاش سارد بۆ و کەوتەوە سەر جێگەکەی ئیدی دەوروبەر و دواتر خزمان و ماڵ و مناڵەکانی کەوتن هاوار و گریان و قێژەقیش مەملەکەت تازیەباری بوو خۆگەربیان زانی بە دۆزەخیا باشترە گریان شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو بێدەنگ بوو